باندێکی لەشفرۆشی لەولێر دەژیر کران 8 ئافرەتن لەوانە 3 کچە مۆدێلی تێدایە کە خاوەن جی کلاس و ڕانج ڕۆڤەرن ئەوە لەشفرۆشەکان گیران ئەی لەشکرەکان گیراون ئەی سەریمارەکە گیراوە دەڵێن ئەو شوێنەی کە ئەوانەی لێ گیراوە ئی کەسێکی بەناوبانگە کامە مۆدێل دەستخۆشی لە حکومەت دەکا بۆ ئەو هەڵمەتە وەکامەش تاوەکو ئێستا بێدەنگە هیچ قسەیەکی نەکردووە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شەر لێ بینێتەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆ خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی. وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی و دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەەوە ڕاستەوخۆ وەڵامت بدەینەوە ئەگەر هەر ڕەخنە و پێشنیارێکت هەبێ. باندێکی لەشفرۆشی لە هەولێر دەست بەسەر دەگیرێتە. سەبارەت بەیانەی شەوانەکانی هەولێر و دەستگیرکردنی 179 ژن و پیا و ئەوانە ڕووبەڕووی یاسا دەکرێنەوە و هەر شوێنێکیش کاری نەشیا و دزێوی تێدا بکرێت دادەخرێت وە سزای توندی بەرامبەر ئەنجام دەدرێت. ڕۆژی پێنجشەممە لە ڕێکەوتی 13/2022 بۆ پارێزگاری هەولێر ئومێد خۆشناو لەبارەی داخستنی یانەی شەوانەکان ڕێگەیان پێش سەری ساڵ بڕیاری تازەمان بۆ یانەی شەوانە دەرکردووە. دوێنێ چەند کەسێکمان دەستگیر کردوون پەڕاوی لێکۆڵینەوەمان بۆ کردوونەتەوە وە چاوەڕێی لێکۆڵینەوەکان دەکەین. هەروەها شوێنی دیکەش داخراوە ئەو بڕیارانش بۆ ڕێژۆک و دوو ڕۆژ نییە. پارێزگای هەولێر لە بەشێکی دیکەی قسەکانی گوتی هەر شوێنێک کاری نەشیا و دزێوی تێدا بکرێت و دوور بێت لە ئاداب و نەریتی ئێمە ببێتە هۆی بێزاری خەڵکو و لادان بێت لە یاسای ڕوبەڕووی یاسای دەکەینەوە. لەبارەی ئەو کەسانەی لە چەند ڕۆژی ڕابردوو لایەنەی شەوانەکانی هەولێر دەستگیر کراون دەڵێت لە نێو یانە شەوانەکاندا 102 پیا و 77 ژنمان دەستگیر کردوون. خاوەنی شوێنەکانیش دەستگیر کراون. ئەوانیش ئەو کارانە بکە بە دڵنیاییەوە بە پرسیان دەدەینەوە. شەوی سێشەممە پۆلیسی هەولێر چوە سەر شوێنێکی گەشتیاری لەبارەی ڕووداوەکەوە ئومێد خۆشناو پارێزگای هەولێر دەڵێتن لە ڕێکخستنی یانەی شەوانەکان ڕامانگەیاندە بوو شەوی سێشەممە کاتژمێر 23 بامەهەنگی لەگەڵ پۆلیسی هەولێر و هێزێکی ئەمنی تایبەت شوێنێک بە ناوی گەشتیاریکردەیدا قومار و لەشفرۆشی دەکرێت داخراو. 179 کەس لەگەڵ خاوەن شوێنەکە دەستگیر کراون. هەروەها پۆلیسی هەولێر ڕاگەاندکراوێکی بڵاو کردوتەوە و تێدا هاتووە کاڵمەتەکەدا بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی ئاسایش هەرێمی کوردستان کراوە و دەست بەسەر بڕیارێکی زۆر کەلوپەلی بەکارهێنانی مادەی هۆشبەر و کەرستەی قەدەغە کراوە و جۆرەها هەبدا گیراوە. لەبارەی ناسنامەی ئەو کەسانەی دەستگیر کراون سەرچاوەکانی ئێمە ئاماژەیە بەوە کرد ئەو گەشتیارانەی سەردانی ئەو شوێنانە دەکەن 195یان هەرەبن. لەو شوێنە گەشتیاریە 50 جێگای پشودان و 2 یانەی شەوانە هەن. ئەو کەسانێک کە دەڕۆن ئەو شوێنە لەگەڵ خۆیان کەس دەبن کە زۆربیان هەرەبن. سووری و فارسیشی تێدایە و هەندێکیش کوردیشی تێدایە. بە گوتەی کارمەندانی شوێنی گەشتیارەکە هەر شەوی مانەوەی لە ژوورەکان لە $100ەوە تاوەکو $1000. هەندێک کەس ئەوەندە هاتوون بۆ ئێرە وەکو برادەرمان لێ هاتووە. وەروەها هیوادارین ئەو شوێنانە لە کوردستان دابخرێتن کە خۆیان باز لەوە دەکەن شوێنی گەشتیاری لە شاری هەولێر بە تایبەتی و تەواوی کوردستان ئەو جۆرە شوێنانە بوونیان زۆر بووە. وەروەها ئەو شوێنە تاکە شوێنی گەشتیاری نییە لە هەولێر دەتوانین بڵێین 4 بۆ 5 تاوەکو 6 و 7 لەم جۆرە شوێنانە لە هەولێر زۆرە کە خەڵکێکی زۆریش باس لە گوندی لبنانی دەکا کەەوە بۆتە گاڵتە جاریەک کە لە زۆربەی جار لە ناوبەند و گۆرانیەکان بەکاردێنن یاخود وەکو تالیقێک بەرامبەر یەکتری بەکاردێنیان بە پێش ئەو گوندەیەدا دەڕۆن باسی ئافرەتی لەشفرۆش دەکەن. والی هاتووە
ئەگەر بڵێ لە گوندی لبنانیمە ئەوە خەڵک بە جۆرێکی تر لێکدانەوەی بوو دەکاتەوە بە شۆرێکی هەڵا بیر دەکاتەوە و هیوادارین ئەو ناوناتۆرانانە لە ناو شاری هەولێر نەمینێتن واروەها کە باسی هەر شوێنێکی ئاوا دەکرێت کەسەکە لە ئاستی دێتە خوارێ واروها بازەوە دەکەن لەو شەوە چەندین مۆدێلی تێدا بووە واروها تاوەکو ئێستا ناسنامەی ئەو مۆدلانە ئاشکرا نەکراوە بەڵام دەڵێتن جی کلاسیان هەبوو ئەو مۆدلانە کە خەڵکێکی زۆریش وا هەز دەکەن ئەو کەسایەتیە مۆدلەکان بن یەکێکیان لەوانە زینە ئاراس و سۆڤین بن یاخود شەبنەم بەڵام هەستێکیان هاتنە جوا بوو باسییان لەوە کرد ئێمە لە شەو تاکو بەیانی ڤیددیۆتان بۆ دەکەین نابێ ئێوە وار بیر بکەنەوە بە تایبەتی سۆڤین دەڵێتن 24 ساعتی خوا من سناپتان بۆ دەکەم و ئاگاتان لە هەموو ژیانی منە لە بەیانی تاوەکو شەو دەخەوم من سناپتان بۆ دەکەم ئەگەر گیرا بم چ کاتێک بەر بوومە بۆیە من 50 لە چاوی ئەو کەسە دەنێم کە دەڵێ بەرپرسێک لە پشتی تۆ یارمەتی دەدات و تۆ لەگەڵ کەسێکی تر چییە باز ئەوەندێ من بەناوبانگم بۆیە خەڵک وا دەکا وەروازینە ئاراس بازەوە دەکاتن دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکا کە ئەو جۆرە شوێنانە قەپات دەکەن و نایهێڵن وەروها ئەوەی تریان شەبنە بارانی لە ناو جێگایەکەی دەڵێتن شکر بۆ خوا من نەگیراوم وەروها بازۆ دەکا دەڵێ باش بوو زوو لە خەو هەستام نەوە خەڵکەکە وایان دەکرد من بە کوشتن بدرێم لەلایەن خانەوادەکەم لەبەرەوەی خەڵکێکی زۆر دەیانگوت کە ئەویش گیراوە بەڵام ئەو کەسایەتیانە هیچ کامێکیان لەو بابەتە دەستیان نیە و وە تێوە نەگلاون بەڵام هەموو کاتێک و هەموو کاتێکی تر خەڵکانێک هەوڵ دەدەن ئەو جۆرە کەسانە بخەنە ناو بابەتەکانەوە وەروای هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان لەم جۆرە باندانە هەمویان دەستگیر بکاتن لەبەرەوەی گەنجانمان مفلیز نەبن تووشی کاری خراپە و بەدڕەوشتی نەبن و هیوادارین هەموو لایەک تان دروست باش بن و هەموو کاتێک لە خۆشیدا بژین زۆر سوپاس بۆ سێکردنی تەواوی ڤیددیۆکەمان وا پێتان خۆش ئەمجار لەسەر چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتیەک ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێرتان بینێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی واروەها زۆر پێویستیمان بە سۆپۆرتی ئێوەی خۆشەویستە بۆ شێرکردنی پێج و کەناڵەکەمان واروەها لایک و شێریشتان لەبیر نەچێتن بۆ ئەوەی بگەین بە 100,000 سەبسکرایب خەڵاتێکی جوانمان بۆ ئێوە داناوە کە ئەویش پێک دێت لە دوو مۆبایلی زیرەک وارووا سناپشاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ هەڕاو بۆ چونێک یاخود بۆ ئاگاداری نوێترین کار و چالاکی ڕۆژانەمان هەموو کاتێک لەگەڵتانین لە کلیل میدیا.